ئەو بابەتە زۆر گرنگە خاڵە. پێویستە قوتابی لە بازاڕێ کاری پسپۆرێکی خۆی بێ ئاگا دەبێت. ڕەنگە وا بزانین مەبەستمان لەو خاڵە قوتابیانی یعنی پسپۆری کارگێڕیە یان بزنس نە، هەموو پسپۆری بازاڕی کاری خۆی هەیە. قوتابیانی بەشی یاسا بازاڕی کاری ئەوان سندیکای پارێزەرانە، مەحکەمەکانە، بۆ کۆلێژی پزیشکی نەخۆشەکانە. بەو واتایە کە قوتابی بەڵێ گرنگە جەختی لەسەر ناو بەشەکەی خۆی بکاتەوە، بەڵام نابێت بێ ئاگا بێت لەوەی بەیانی چۆن دەتوانێت خزمەت بە کۆمەڵگا بکات وە بژێوی خۆی لە ڕێگای پسپۆرەکەی خۆی بەجێبێنێت. زۆر قوتابیمان هەیەدا لە هەنگاوە سەرەتاییەکانەوە هەنگاو بۆ ئەوە دابێژێت و سەرکەوتو دەبێت. قوتابی واشەیە ئاگای لە بابەت نابێت.